ئاستا من میوزیک ژەنم باش میوزیک لە ڕووی دینیەوە حرامە حرارە وەکو میوزیک وەکو گۆرانینە ئەوە لە شەرع ڕوون کراوەتەوە و هەم ئاەتی لەسەرە هەم فەرمودەی لەسەرە کە حرامە و دروست نییە دروست نییە باشە ئەدی ئەگەر مەسەرە میوزیک کە تەنها بۆ خۆت بێ ینی بڵاوینەکەی و تەنها خۆم جێ تەنها خۆت گوناحمان دەبێت یعنی هە گوناحبار دەبیت طبعا یعنی لە ژۆرەی تایبەت بە خۆت میوزیک جێ لێدەی لۆ خۆت تەنها لۆ خۆت هەر گوناحبارە بەڵێ هەر گوناحبارە بیت یعنی هیچ زۆر تێدا نیە برێم بتانم یعنی بەردەوام بکەیتە بەدەست من بواە وڵای ئەگەر بەدەست من بواە ئەم شەوە دڵم خۆشە کردی بەس ئیشەکە لای من نییە ینی شتەکە لای من نییە دەست خۆش ماسە وڵای مادەم وەیە چەند ڤیدیۆیەکم بڵاو کردووانیش ڕەش دەکەمەوە خۆی گەورە پاداشت باتەوە براکەم تۆ مادام ئەوەنە کوڕێکی چاکیت حەقا خۆت سەرقاڵکەی بە زانستێکی ترەوە کە سوود ببەخشێ بۆ کۆمەلگا بەخوا ئەوەنە مۆسیقاژەنمان هەیە مێشکی خەڵک پڕ بووە لە مۆسیقا و گۆرانی باشە ئەوە نەتبینیوە کچەکان هەرەوە نازانی سناپەکەن و ئیتر ئاواز و گۆرانی بێژێکەکەنە سەری و خۆیان بادەن ها وەڵی ماوەسە ڕاستە من وەکو خۆم تۆ بڵێ چی بڵێ جاروە هەیە خەڵک دێتە مایک ڕەخنە لە من نەگرێت باشە بەڵام مامۆستا تۆوە و تۆوە و تۆوە ئیتر ئەوە دوایی کە ئەیبینم فۆڵۆیەکەم و ئەیبینم سیرەکەم ئەم کابرایە زۆر پەتەڕیە ینی ئەمە سەری بەبەرەوە نییە یعنی وەزعی زۆر شڕە لە مەسەلەی دینە کابرایە کاتووی گوما مۆستا حەزەکەم بابەتەکەت باسی تەوحید بێ وتم تەوحید چییە ئەیگوت یەک خواپەرستی کە چوومە نایەوە سیرەکەم گۆرانی وا سەریعی تایە خەڵک ملێشکێت ینی ئەوەنە سەریع گۆرانیەکەم والله گاڵتەت نەیە ینی بەڕاستی دەی سەیرەکە ئەم پیاوە ینی لا من بعيد ولا من قريب پەیوەندی بە ئیسلامەوە نییە بەو جۆریکەوە ئەم باسیەکە وتم بەخوا ڕەنگە ئەمە ئەستاح هیچی تەواو نەکرد بێت جامیعەی مەدینەی منەوەرەی تەواو کرد بێت کەچی سەیرەکەم ئەمە کابرای ماتۆر سوارە و گۆرانی سەریع لێدا و ئیتر نازانم ئەمە ینی ئیشەکەی بۆ ئەم لایڤەی ئێمە نابوو ئیشەکەشی لەگە قسەکەیان ناگونجا ئیتر زۆر مامۆستا ئەو مصحفە و بینیوە لە مزگەوتەکە وتم بەڵێ وڵای هێناویتی مامۆساوە علامەتی سەلیبەوە بزانم بەسەریەوەیەتی تم بۆی بڕۆنەوە کرد وتم وە سەلیب نییە وتم جەنابەت ئەهلی قورئانی وتی نەوەڵا مامۆسا ئەیوتم لەکوێی وتی وەڵا مامۆسا من حرەسم لەم بنکەی ئێرە سێرەکەم بنکەکە بە خاتری خوا شوێنێکی زۆر حرام یعنی هەر ئینسان قێزەکات ینی سکیوریتی بوو لە شوێنێکی زۆر خرب کەچی هاتووە ڕەخ ناگرێ وەڵا قورئانەکە سەلیبی پێوەی ئیتر ئەو جۆرە شتانەش زۆرە خوا مۆفەقەت کا براکەم داواکارم لە ئەڵڵا یارمەتی دات